توشبوویەکی تالاسیمیایە و لە پێشەنگایەکی جوانکاری ئۆتۆمبیل کار دەکات. ئەنجامدانی هەندێک کار بۆ توشبوانی تالاسیمیا قورسی و گرانی خۆی هەیە. بەڵام میران حسێنی تەمەن 31 ساڵان ڕووبەڕووی ئەو قورسیانە وەستاوەتەوە و ڕۆژانە جوانکاری بۆ ئەو ئۆتۆمبیلانە دەکات کە دەیانەوێت لەزگە بکەن. میران 14 ڕۆژدارێک پێویستی بە خوێن وەرگرتنە، بۆیە هەندێک جار دوای ئەنجامدانی کارەکان سەردانی نەخۆشخانە دەکات و خوێن وەردەگرێت. هەندێک جاریش لە دوای نەخۆشخانە دێتەوە پێشەنگاکە و کارەکانی تەواو دەکات. لە 2009 من دەستم پێ کرد، بەس ئیتر چەند ساڵێک ئیشی کەمالیاتمە کرد، چەند ساڵێکیش ئیشی لەزگەمە کرد. بەستر و کاتە لە بەرباری تەندروستیوانە ماوەیە گوازمێنا و ئێستا هاتوومەتەوە تقریبەوە ساڵێکە دەستم پێ کردوێتەوە. بەزیتر من ڕۆژانە تقریبی 9 بۆ 9 و دوکانەکەمەوە هەتاکو 6-6 ئێوارە. ئەگەر ئیش هەبێ ناڕۆمەوە، جاری وایە 11 ڕۆمەوە 10 ڕۆمەوە، بەزیتر ئەگە ئیش نەبێ منە و کاتم تەواوە بێ. ڕۆژانە زیاتر لە 8 کاتژمێر جوانکاری بۆ ئەو ئۆتۆمبیلانە دەکات کە داوا دەکەن لەزگەیان بۆ بکەن. هەروەها لەزگەش ئامادە دەکات بۆ جامخانەی هەندێک لە شوێنە بازرگانیەکان. کاتەکانی شەویشی بە لەزگاکردنی کەوانتەر و دەرگا و ئامێرەکانی دیکە بەسەر دەبات. بۆ خزم و دۆست و ئەحباب و برادەر و ئەمانە مەسەلەن کابرا کەوانتەرێکی هەیە، کانتۆری هەیە، مەسەلەن درگای ماڵی هەیە، یان سەلاجە و غەسالەی هەیە، ئەوێ ڕەنگەکەی بگۆڕێ. مەسەلەن یان شوختی تێبووە ئەوێ لەزگەیکە. ئەویش لەزگەی لەماعی بۆ بەکارێت، لەزگەی ساجی بۆ بەکارێت، ئەتر بە پێی قیاس و هینەکان ئەبێ بیکەین بۆ یەکەین بە شێوەیەکی جوان. بەزتر ئەوە زۆر ئەوان خۆم ئەیکەم، جاری وایە لە شەوانە بڵین ئیزافەی ئیشەکەم ئەو ئیشانەش ئەەکەم. سۆران کە خاوەنکاری میرانە دڵخۆشە بە سەرکەوتنەکانی و دەڵێت ئاستی کارەکەی بەرەو پێش چووە و هەندێک جار بە چەندین مانگ پێشنگاکەی بەسەر میراندا جێهێشتووە و هیچ خەمێکی نەبووە لەبەر ئەوەی میران کارەکانی بەباشی بەڕێوە بردووە. کاتۆ لای بن میران من یعنی زۆر شتی نازانی تا وردە فێری شتەکان بوو. ئیتر من ئێستا وام دیاتۆ کە جارێ بە مانگیش ئەڕۆم لێرە کلیل بەدەست خۆیەتی و دوکانەژە دەستی خۆیەتی من لێ ناپرسمەوە دانێشت. جگەر لەم کارە کاری بیناسازی و شۆفێری کردووە و لە کارگەی تواندنەوەی ئاسن ماوەی 12 کاتژمێر کاری کردووە کە قورسترین کار بووە کە کردوێتی. هەروەها چەندین کاری جیاوازی ئەنجام داوە. ئەو کارانەی میران ئەنجامی داون بۆ توشبوویەکی تالاسیمیا کارێکی قورس و گرانە، بەڵام ئیرادەی بەهێزی دەوێت کە لە میراندا هەبووە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.